من لێرەیە پرسیارێک لەم خوشکە بەڕێزە دەکەم کە پێم خۆشە جوابم داتەوە وەکو میوانە بەڕێزەکان وەکو ئەو ئامادەبوانی کە لەم کەناڵە جوانە و لەم بەرنامەی هاتوونە خانم ئایا ئەم پرسیارێکە لە لای من دروست بووە تەمەنم لە دەروی وڵات من چەند ساڵ لە دەروی وڵات بوومە لە دەروی وڵات ئەم قانونە گۆڕاوە بەس دە وڵاتی خۆمان خەریکە وەکوڵە دەست پێ دەکرد ئەویش ئەوەیە ئایا بەڵگەیە لەسەرەوەی کە تۆ دەرچووی زانکۆیەک یان پەیمانگایەکی ئیتر سەوزەڵێ خانم بە دیار ئەم بڕوانامەیە بکەیت و سەد تا هەتا مردن هەر بە دیار ئەم بڕوانامەیە و دانیشی یان ئێستا حەلی تر هەیە بیر لە شتێکی تریش بکەیتەوە نەخێر وەکو بەڕای من هیچ بەڵگەیەک نییە کە تۆ خوێندنی تاواو کردو ئەبێ بە دیار پارچەوەرەقەیەکەوە داریشی وەک ئەوەی بڵێ ئیتر من خوێندنم تاواو کردووە و لەسەر حکوومەتەکە دامەزراندنم بۆ بکاتەوە لە کردێکی حکومیات دامەزرێنە ئەبێ هەموو ئیعتیمادێک بکەیتە سەر خۆت هەوڵی زیاتر بی دەورات بکەیتەوە وەکو ئەو بەڕێزەوتی یعنی بچیتە خولی بەهێزکردنەوە خولی فێربوونی زمانەوە شەهادەکەت بە قووەت ترکەی یعنی هەموو هەوڵێکی خۆبی یان دەزڕەنگینیەک لە کارێکا دەزڕەنگینیت هەیە هەوڵ بی پەرە بەو دەزڕەنگینی خۆت بی لێرە ویستم چی بڵێم بەڕێزان من مەحامی حکوومەت نیم و دوایەکێک لە کۆمنتێکان نەینووسێ بڵە برا ڕۆ چاکی پانەکاتەوە ڕێبات لە مل شەبەکەی فولە و لە تێری قساکەنا لە تێری قسە ناکەم بەس دەبێ حەلێ بدۆزینەوە ئەویش ئەوەیە کە شەرت نییە ئەو بڕوانامەی کە دەیهێنیت هەتا مردن بە دیار ئەم بڕوانامەیەوە بی ئیسەر لە عالەمە فێری بەدیلی تر بوونە لە کوردستانی خۆشمانە دەستی پێکردو تۆ دەرچوویەکی بەشی پزیشکیت بەڵام ڕەنگە بۆکو بڕوانامەی بەشە پزیشکیەکەی شتا ئیشە دەست نەکەوتووە بەڵام لە کوردستانە خەڵکە بینم خولێکی دوومانگی ڕاگەاندنی بینیوە بەشی پزیشکی تەواو کردووە دوو مانگ بەشی ڕاگەاندنی خولێکی سەریعی بینیوە و لێوە لە ڕاگەاندنێکە ئیشی خۆی دەستکەوتووە بەرنمەیەکی وەرزشی وەرگرت بەڵامەیەکی با بڵێن تەندروستی وەرگرتووە و ڕاگەاندن کارێک کەواتەمە بەستم ئەم قسەیە بوو یعنی ئێستاکی خەریکە ئەمە لە کوردستانە زۆر دەبێت تەمەنا دەکەم حکوومەت کە بەدیلی پێ نییە بۆ تەعینبوونی ئەم گەنجە جوانانە حکوومەت حەلێکی پێنیە بوو ئەم هەموو دەرچوە زۆرە بیر لە بەدیلی تر بکاتەوە ئەویش ئەوەیە کە چۆن خولێکی بۆ نمونە مەسەن ڕاگەاندن خولێکی ئایتی خولێکی کۆمپیوتەر من گەنجێک ئەناسم کە ڕەنگە لەم بەرنامەیە بمناسێت و وەکۆڵێت شایەتیم بۆ بدات کە دەرچوویەکێ لە هەندەسەکانە هەندەسی تاوا کردو ئەندازیاری تاوا کردوێکی لە شارەکانی کوردستانوتی دکتۆر تەخەڕوجم کرد ساڵێ دو ساڵ گێژە و باوکم 5,000 10,000ەکەی جارانی دابیم ئەویشی لێ بڕیمەوە چۆڕی لێ بڕی کردی گاتەوتی دکتۆر گیرفان فەتەڕۆی بوو هیچی نەبوو وتی بیرم لەوە کردەوە چی بکەم خولێکی سەریعی بینی لەسەر چاکردنی با بڵێن مەکینە و گێڕ و ئەکسل و ئەمانە خولەکە چی ینی لە حیسنعە لەگەڵی شێکا ئیشی کردووە ئێستاکێ دەستی پێ کردووە بە چی فەحسکردنی سیارە بە کۆمپیوتەر چکەوتی من هەندەسەم تاوا کردووە کۆمپیوتەرەکەم خراپ نییە باشە چاکە مەزبوطە لە سۆفتوێر شارەزام جیازێکم کڕیوە تەرتیبات ئەمەی کە پێ دەڵن فەحسی سۆنەری نازام سیارە و بەزم و ڕزم و ئەوانە کڕوێتی و تەرتیبات و لە حیسنعەیەک لە حیسنعەکان بە ناوچەیەکی پیسشازی لێکێ لە شوێنەکانی کوردستانی خۆمان مەبەستم لە چییە یعنی بەڕاستی ئەمە بۆ کۆڵە پاکانە بۆ حکومت ناکەین بەس خۆ ناشکری هەروە دانیشت یعنی لە دەروی وڵاتی شەروایە کابرا لە ئەڵمانیا تەخەڕوجی کردووە لە سوید تەخەڕوجی کردووە 100% تەمەنی سەر لە تەعینات لە وڵاتانی کەش هەر ئاوا بوو هاتوۆتە 100 115 لە هەنێ وڵات من بیستومە بۆتە 106 107 حکومت دەبوو بیری لێ بکاتەوە ئەوان لەوێ بیر لەوە دەکەنەوە کە سالارێکی دەدەنێ پارێکی دەدەنێ بودجەیەکی بۆ دەبڕنەوە قەرزی بچووک هەیە ئەمانە ڕەنگە ئێمە لە بەرنمەیەکی داهاتووە باسی کەین ئەگەر کرا هەندێ نەفەر بێنین لە ماڵی بەختیارە قسە هەر لەگەڵ گەنجا نەکەین قسە لەگەڵ یەک دوو نەفەرەکان بەگیرکارێکی وەزارەت بێنین خەڵکێک بێنین لە بەرنمەیەکە بەڵام لە دەروی وڵات اینجاکات بۆ نە قەرزی دەداتێ قەرزێکی بچوو دێداتێ مش بە پرۆژێکی بچووکی بۆ دروستەکات لە حکومەتی خۆمانە بەداخەوە ئەمانەمان تۆزێک کەمە بەڵام وەکو خۆت وەکو نەفەرەکە و خاڵێکی زۆر گرنگ و مویمەکە تەمەنا دەکەم کە تەنها و تەنها بە بڕوانامەکۆ داننشیت بڕوانامەیەکی تر بەدیلێکی تر ئێستا لە کوردستانە زۆر دروست بووە کە ئەمە ڕیکلام نییە بۆ ئەهلیەکان بەڵام جاری وایە نەفەسێکت پێدەدات یعنی وەختی خۆی تۆ نەتوانێت بەشێکی توبی تاوکەی بەس ئێستا کابرا دوکاندارێکە لە سەعات تاکۆی یان لە دارۆستاوەکە یان بۆ نوێن لە شێخەڵای هەولێر بەڵام لەگەڵ ئێواران پەرستاریەک تاوا دەکات لەگەڵ ئێواران سەیدەلەیەک تاوا دەکات لەگەڵ ئێواران من خەڵک دەناسم لە شاری سلێمانی بەشێکی مەحاماتی تاوا کردووە و کە پێشتر دوکاندار بوو لەگەڵ دوکانداریە بەشێکی بۆ نوێنە پارێزەری تاوا کردو ئێستا ئیشێکی پارێزەری دەکات کۆمپانیایەکە بۆ نە بەشی یاسایی کۆمپانیایەکی وەرگرتووە کە ڕەنگە ئەویش دۆستایەتی و برادایەتی و ڤیتامین و واستە و هەموو شتێک دەور ببینێ ئێمە وڵاتەکەمان تۆزی ئەوانی تێکەڵ بۆیە گرنگ و مهمە قسەکەی من بۆ جەنابتان ئەوەی کە بیر لە بەدیل بکرێتەوە